بەردەوام دەبین لە ڕۆنیا پێکەوە ویکە باسمان کرد باس لە تەوەرێکی گرنگ دەکەین کە هەمیشە لە بەرنامەی ڕۆنیا جێی باس و خواست بووە و هەروەها بە گرنگیەوە لەو تەوەرەمان ڕوانیوە و لە ڕەهەندی جیاوازیشەوە باسمان کردو کە ویش تەوەری ژینگەیە کە ئێستا بێگومان یەکێک لە کێشە سەرەکیەکانی باشووری کوردستان بە دیاریکراوی و هەر چوار بەشی کوردستانیش بەگشتی پرسی ژینگەیە و هەروەها ئەو مەترسیانەی کە لە پردەم ژینگەیە ئەم باسی ژینگە پارێزی دەکەین باسی کۆمەڵێک چالاکی و بابەتی تری پەیوەندیدار بە ژینگەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز سەرۆر قەرەداغی چالاکوان و ڕۆژنامەنووسی ژینگی و هاوکار بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان بەڕێز سەرۆر بەخێر بن بەخێرتان باش زۆر سپاس ڕۆژیەوە باش هەمیشە بن هەر بژین سەرەتا بالەوە دەست پێ بکەین بێگومان لە بەردەوامی بەرنمەکەیە لەسەر ئاڵنگاریەکانی بەردەم ژینگە و ئەو کار و چالاکی جیاوازانی کە ئێستا لە باشووری کوردستان بۆ ژینگە بەڕێوە دەچێت قسە دەکەین بەڵام حەزەکەم لە سەرەتاوە بۆ چونتان بزانین دەربارەی ئەوەی بەداخەوە ئێستا لە هەر چوار بەشی کوردستان دارستانەکان بەردەوام ئەسووتێن جا بەهۆی ڕووداوی بەداخەوە کەمتریان بۆی ڕووداوی سروشتیەوە زۆتریان بۆی بردومان و داگیرکاری و سووتاندنی بان قەستەوەی و هەروەها کۆمەڵێک بابەتی تری وەکو هەڕەشەکانی بەردەم ژینگە بەگشتی حەزەکەین دۆز دەست پێ بکەین کە بابزین هەڵسەنگاندنی ئێوە یان ڕوانینی ئێوە بۆ دۆخی ژینگە بەگشتی لە کوردستان چۆنەبێت. بەڵێ دەستان خۆش بێ بۆم بەرنمەیە من سەرەتامەوێ ئەوە ڕوون بکەمەوە بۆی لای بینەرانی ڕوون بێت ئێمە دوو هۆکاری سەرەکیمان هەیە یان دوو لایەن هەن کە ئەبن بە هۆکار بۆ تێکدان و شێوانی ژینگە کە هۆکارێکیان سروشتی هۆکارێکیشان مرۆییە بەڵام هۆکارە سروشتیەکان کەمترن ئەوەی کە ئێستا ئەمڕۆ زیاتر بەربڵاوترە هۆکارە مرۆیەکانە لە نێوان هۆکارە مرۆیەکان و بە تایبەتریش لە نێوان ئەو با بڵین کوردستانی گەورەوە و بەشەکانی کوردستانە ئەویش هۆکارە مرۆیەکان دابەشەوێ بۆ سەردوو بەش بەشێکیان دەرەکیە بەشێکیان ناوخۆیە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەمڕۆ لە هەموو بەشەکانی کوردستان دەستدرێژی و پێشەلکاریەکی گەورە دەرحەق بە ژینگەی سروشتی و ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک بەڕێواچێت ئەگەر تەماشا بکەین ئەمڕۆ دەوڵەتی تورک لە خاکی باکووری کوردستان و هەروەها لە باشووری کوردستان دەستی بە بڕینەوە و لە ناوبردن و دەستدرێژیکردن بۆ سەر دارستانە سروشتیە خۆڕسکەکان دەست پێ کردووە کە ماوەی چەندین ساڵە بەردەوامە ئەو درەختانی کە هەیە تا تەنانەت لە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە لە عەفرین بینیمان کە درەختە زەیتونەکانیان بڕیەوە ئەوانەی کە بە تەمەن بوون کە تەمەنیان سەدان ساڵ ئەبوو ئەوانەیان دزی و ئەوانی تریشان کە بڕیانەوە ئەیکەن بە مێز و کورسی و دووبارەی نێرنەوە ناو بازاڕەکانەوە و تەنها بەس بڕینەوەی دارستانەکان نییە بەڵکوم ئەو هێرشە یەک لە دواییەکانەیە بە تایبەت لەلایەن دەوڵەتی تورکیا و ئێرانیش بە هەمان شێوە کە دواتر باسیەکەین بەردەوام بۆ سەر خاکی باشووری کوردستان هەیە و لە ئەنجامی بە تایبەت لە مۆرزا کە وەرزی هاوینە بۆ خۆتان دەزانن کە ئاگرەکەوێتەوە بەهۆی ئەو بردمانانەوە وەزیانێکی زۆر زۆر بە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک ئەگەیەنرێ و هەروەها بیرمان نەچێ بەکارهێنانی چەکی کیمیایی کە بە تایبەت لە ساڵی ڕابردووە بە ڕێژەیەکی زۆر زیاتر لە نزیکەی 333 جار چەکی کیمیایی بەکارهێنراوە چەکی کیمیایی لە ڕاستیە تەنها بەس مرۆڤ ناکوژێ چی ئەکوژێت ینی تەواوی ئەو زیندەوەر و بوونانەی کە بە چاویش مرۆڤ ناتوانێت توانای بینینی نییە ئەوانش لەناو ئەبا و بە هەمان شێوە ئەو خاکەی کە هەیە ئەو خاکەش ژەهراوی ئەکات و ئەو بەروبوومە کشت و کاڵانەی کە هەیە بە هەمان شێوە و بە تایبەتر لە ناوبردنی دارستانە سروشتیەکان کە بەهۆی ئەو ئاگرانی کە ئەکەوێتەوە وارووا هێرشی درۆن ینی بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کە هێرشی درۆنی لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ سەر خاکی باشووری کوردستان و بۆ منتیقەی پێنجۆن و کۆمەڵێک ناوچەی تری جیاواز کە بەپێی ئەو ئامارانەی هەیە تەنها یانی لە سەرەتای ئەم ساڵەوە تا مانگی 6 سوپای تورکیا 833 جار هێرشی بۆ سەر خاکی باشووری کوردستان ئەنجام داوە تەنها لە دوو ڕۆژی سەرەتایی ئەم هەفتەیەدا 27 جار بردومانی کردوم بەپێی ئاماری ڕێکخراوی CPT کە بڵاویان کردوێتەوە و دیارە هێرشەکانیش بەردەوامێتی هەیە و جگەلەوە ئەبینین بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو ئاگرانە بە شێوازی بەردەوام تەشەنە ئەسێنێت بە تایبەت لە ماوەی ئەم چەند هەفتەی ڕابردووە و زۆرێک لەو دارستانانە بە تایبەت زاکرۆز و ناوچە کوردیەکان ینی ئەتوانین بڵێیت پلانێکی بەربڵاو هەیە بۆ لە ناوبردنی دارستانە سروشتیە خۆڕسکەکان لەو ناوچانە و لەوێش کۆمەڵێک ئامار هەیە یعنی ئەبینی لە چناری مەریوان لەوێ بە هەمان شێوە دارستانەکان سوتاون لەسەر پێڵی زەهاو 3 حاڵەت هەبووە و لە ئیلهان 4 حاڵەت هەبووە و لە کامێران 3 حاڵەت هەبووە لە پاوە نزیکەی 8 حاڵەت هەبووە ینی لێرە بۆ نمونە جارێکە کۆنتڕۆڵەکرێت بۆ جاری دووەم و سێم و چوارەم و چەندمین جارە ئەبێتەوە کەمان لە ڕاستە جێگەی پرسیارە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە بۆچی ئەم ئاگرانە بە شێوی بەردەوام تەنها لە یەک ناوچە و لە یەک شوێنە کە ئەکوژێتەوە
کۆنتترۆل ئەکرێت لەلایەن بزوتنەوەی ژینگەیەوە لەلایەن چالاگوانە ژینگەیەکان و لایەن خەڵکی ئەو ناوچانە و کۆنتترۆل ئەکرێت بەڵام دووبارە ئەم ئاگران هەم دیسان دەست پێکاتەوە کێن کە دەستیان هەیە لە دروستکردنی و ئاگرانەوە هەروە لە کرماشان 4 حاڵەت و لە چەندین ناوچەی تری ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە دارستانەکان بەرەو لە سووتان و لە ناوچوون چوون. بەڕە سەروەرە گەر بە دیاریکراوی بینە سەر باشووری کوردستان بەگەشتی زۆر سپاس بۆ خستنەوەی ئامارانە گرنگ بوو لەسەر ئاستی کوردستان بەڵام بەتایبەت لەسەر باشووری کوردستان قسە بکەین دیارە بێگومان کۆمەڵێک کێشە و ئاڵنگاری جیاواز هەیە لە بەردەم ژینگەی باشووری کوردستان کە دواتر لەسەر بە گوێری کاتی بەرنامەکە دانە بەدانە لەسەریان قساکەین بەڵام بەگشتی لەسەر ژینگەی باشووری کوردستانیش قسە بکەین ئایا ئەو کێشانە ئەو مەترسیانە یاخود هەڵسەنگاندنی ئێوە بۆ ژینگەی باشووری کوردستان چی؟ دیارە ئەم ینی ڕۆژ لە ڕۆژ دۆخی ژینگە لە باشووری کوردستانە بەرەو خراپتر هەنگاو ئەنێت و ئەبینین ینی ئەوش کۆمەڵک هۆکار هەیە لە ڕاستی ئێمە پێویستیمان بە ناوەندێکە یان سنتەرێک هەیە بۆ ئەوەی کە بتوانێت هەڵسەنگاندنی ورد و هەڵسەنگاندن بکات بۆ هەم چاودێری و هەم هەڵسەنگاندن بکات بۆ دۆخی ژینگەی باشووری کوردستان کە لە ڕاستی ئەمەمان نییە بەڵام لەسەر دەرەنجامی زیادبوونی ئەو کێشە ژینگانە ئەن هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە باشووری کوردستان ئەتوانین بڵین دۆخی ژینگەی کوردستان بەرەو دۆخێکی خراپ هەنگاوانێ یان ئەگەرێمە بین بۆ نمونە باسی بکەین یەکێک لەو کێشە گەورە و بەربڵاوانە دەرهێنان و گواستنەوەی نەوتە ینی ئەبینیت کە بۆ نمونە پاڵاودگەکان یاخود کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت کاتێکە نەوت دەرهێنن و زۆر جارە ئامارە لە عێراقیشا کە بڵاوەکرێتەوە بۆ نمونە وترێت لە فڵان مانگا ئەوەندە ملیۆن بەرمیل نەوت هەنار دەکرا ینی تۆ چەند ملیۆن بەرمیل نەوت هەنار دەکرد ئەوەندە ملیار بەرمیل ئاو پێویست ئەبێ بۆ ئەوەی بیخیتە شوێنی ئەو نەوتە واتە تۆ لە بەرامبەر هەناردەکردنی نەوتەکە لە بەرامبەر ئەوە بێت و ئاو بخیتەوە شوێنی چکە تۆ پاڵەپەستۆت پێویستە کامێکێکە لەوانی کە زیانێکی گەورە بڵین بە پرسی ئاوەگەێنێکە لە کاتێکا ئەگەری دروستبوونی جەنگی جیانی سێم لەسەر ئاوە و بیریشمان نەچێکم لە خاڵ یەکەم بیرم چوو دروستکردنی و بەنداوانی لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا و ئەوتونەی لە ئاوانی کە دروست کراون لەلایەن دەوڵەتانەوە کاریگەری لە ئێستا کاریگەریەکانی لەسەر ئاوی عێراق و ئاوی هەرێمی کوردستانیش دەرکەوتەوە بینیمان لە قەڵازیە بەتایبەت لە ماوەی ساڵانی ڕابردووە کاتێکە بەنداوەکەیان گرتەوە خەڵکی لەوێ ئاویان نەما بۆ خواردنەوە و بەتایبەتیش کە کاتێک عێراق ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا ئەبێتەوە و ئێستش ڕوبەڕووی بۆتەوە کاریگەریەکانی دەرکەوتووە بەشێک لە خواروی عێراق بەتایبەت لە بەسڕە و ناوچانی تر ڕوبەڕووی کۆچی ژینگەیە بنەوە کۆچە ژینگەیە بەرەو کۆ ڕوئەدات بەرەو ئەم ناوچە کوردیانە ڕوەدات چکە لێرە دارستانی سروشتی هەیە کە تا ئێستا بەشێکی یعنی پارێزرا و بەشێکی تریشی لە ناوچۆ کە من دواتر لە ئامارەکانە دێنە سەری و لە هەمان کاتە ئەو خەڵکانە بەرەو ئێرە کۆچ ئەکەن چکە لێرە سەرچاوی ئاوی هەیە و هەروەها دارستان هەیە ڕێژەی بارانبارین تا ڕادێک زۆرە بە بەراورد لەگەڵ خواروی عێراقەکە مێکێکە لەو کێشە گەورانەی تەنانەت جیهان و بەتایبەتیش عێراق لە داهاتوە ڕوبەڕووی بێتەوە و پێویستە باشووری کوردستان خۆی بۆ ئەم دۆخە ئامادە بکا و بتوانێت ئیرادەی ئەم دۆخە بکات یعنی ئیداری بدات. ئەوەی کە باسم کرد کێشەی سەرەکی دەرهێنانی نەوتە و هەروەها گواستنەوەی نەوتە بەتایبەت لە ڕێگەی تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنیەوە کە ئێمە بینین ڕۆژانە و تەنکەرانە ئەگوازرێتەوە کە کەس نازانێت ڕاستیات داهاتەکەی و سەرچاوەکەی بۆ کوێڕات بەڵام ئەمانە زیانێکی زۆر گەورە بە ژینگە ئەگەێنن تۆ بینی تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی نزیکەی 36,000 لتر نەوت هەڵەگرێ بینیمان لە 1-2 هەفتەی ڕابردوو لە قەزایەکی وەکو دەربەنیخانە کە تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی وەرگەڕا و ئاگری گرت و ئەمە تەنها لە ئیراناوە نییە بڵێ تەنکەرێک ئاگرەگرێت و ئیتر دەڕوا بە ڕەگەزی هەوا و ڕەگەزی هەوا پیس کرد و تەواو هەرەوە نییە بەتەنیا ئەم تەنکەرە کاتێکە وەرئەگەڕێت ڕاستەوخۆ نەوتەکەی ئەڕژێتە سەرخاک ئەڕژێتە داغڵی ناو ئاوەڕۆکان ئەبێت و لە ئاوەڕۆکانەوە داغڵ بە ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکانە بێت کە ئێمە ڕووبارەکانمان سەرچاوی ئاوی پاکژن بۆ خواردنەوەی مرۆڤەکان و لە هەمان کاتابینی کاتێکە داغڵ بە خاک ئەبێت کاتێکە تیشکی خۆر لەو خاکەدا بە هەمان شێوە بە هەڵمبوون دروست ئەبێت کەمێکێکی ترە لەو ئەوەی کە کاریگەری لەسەر زیندەوەرەکان و کاریگەری لەسەر مرۆڤەکانیش دروست ئەکات و بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئاوی ژێر زەویش دروست ئەکات و بەهۆی دروستبوونی ئەو ئاگرەشەوە کە هەیە ڕوبەرێکی زۆر لە دارستان و پاوان و درەخت ئەسووتێت کارە ئەو ڕۆژە چەندۆنمێک سووتە بەڵام زۆر جارێەوە کۆنتترۆل ناکات دەکرێت بڵێن کان نەوت لە سامانێکی سروشتووە تێوە گۆڕاوە بۆ سەرچاوێکی زیان بە دڵنیاییەوە ینی ئەگەر بۆ نمونە تەنا بەس ئاماری دەربەنیخان وەربگرین کە ئێمە و ڕێکخراوەکەمان لە ڕابردووشا بڵاومان کردوتەوە زیاتر لە 45 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەرگەڕاوە تەنها لە دەربەنیخانە 45 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەگوتمان هەر تەنکەرێک 36,000 لتر نەوت هەڵەگرێت هەر دڵۆپێک لە نەوت ئەمە قسەی من نییە مە قسەی زانستە هەر دڵۆپێک لە نەوت توانای پیسکردنی 1000 لتر ئاوی هەیە
1 لیتر لە نەوت توانای پیسکردنی 1 ملیۆن لتر ئاوی هەیە تۆ بێنێ پێرچاوی خۆت 45 تەنکەر کە ڕەتی 36,000 لتر نەوتیکە هەموو ئەمە ڕژاوەتە ناو ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاکەوە لە بەرامبەریشە کۆمپانیەکانی حزب تازەکی سەردانی ئەویان کردووە دەڵێن ئەو شۆستەی کە زیانی بەرکەوتووە ئێمە شۆستەکە چاکەینەوە ئەو ئامودانی کە زیانیان بەرکەوتووە ئێمە چاکی دەکەینەوە یعنی ئەو هەموو زیانی کە گەێنراوە بە ژینگە بە ژیانیەوە هیچ کەسێک یعنی تەسەور کە تەنانەت لە ناو ڕاگەێنراوی قایم قامەتی قەزای دەربەنی خانیشە باز لەسەر زۆر پرس و بابەتی کردووە لەسەر ئەو ڕووداوە بەیەک گوشەش باسی ژینگەی نەکردو یعنی ژینگە غیابە لە بەڕێوەبردننیە وڵاتە باش ئەمە هۆشیاری نییە یا هۆکارەکەی چییە کە ئاوە بۆ ئەزایم پێم خۆشە دواتر بچینە سەر ئەو بابەتە و ڕۆڵی حکوومەت و دەسەڵات وانی کە هەیە بەڵام لێرە تەنا بەس کێشەکان لە بابەتی گواستنەوەی نەوت و دەرهێنانی نەوتوانە نییە لە ڕاستیە کێشەکان زۆر لەوە زیاترن یعنی دەبینی ئەم هەموو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل لە باشووری کوردستانە یعنی ئەبینی ئێمە جاران بۆ منم بیرمەکە مناڵ بووم لە نەک کۆڵانێکە یعنی لە گەڕەکێکە چەندانە ئۆتۆمبیلی کەم هەبوو ئێستا لە ناو کۆڵانێکە شوێنێکە تۆ ئۆتۆمبیلەکەتی تا بوەستێنی ئەو هەموو ئۆتۆمبیلە چییە؟ کێ بەرپرسە لەوەی کە هەموو ئۆتۆمبیلە بهێنرێتە ناو داغڵی ناو باشووری کوردستان بکرێت و لە بەرامبەر ئەمانە چەند ئۆتۆمبیلی تر ئەمرێنرێت و چەند بۆ نمونە مەسەلەن باجی ژینگە دەن ئەو کۆمپانیانە و بۆ بیر لەوە ناکرێتەوە کە ئۆتۆمبیلانە بهێنرێت یاخود بیر لەوانە بکرێتەوە ڕێگەی تری بۆ نمونە دۆستی ژینگە بگیرێتە بەر هانی خەڵک بدرێ بۆەوەی کە بۆ نمونە پاسکیل بەکاربێنن یاخود هێڵی گشتی کە ئێمە نیمانە لە ڕاستیا غیابە تەنانەت تۆ بۆ نمونە گەر بەکارهێنەری پاسکیلی شەقامێکی تایبەتت نییە بۆ بەکارهێنانی پاسکیل بینیمان لە کەرکووک دروستیان کردووە بەڵام خەڵکی چۆن ئۆتۆمبیلیان تا پارکینگ کردووە کە لە ڕاستی ئەوش بە هەمان شێوە ناهۆشیاری خەڵکیشە بەڵام لێرە حکوومەت دەسەڵاتەکان لە ڕاستیا ڕۆڵی سەرەکیان هەیە لەوەی کە ئەو تێگەیشتنە دروست بکەن و هەروەها نەبوونی کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک لە زۆری شار و شارۆچکەکانە تۆ دەبینی ئەو هەموو زبڵ و پاشماوی کە ئێمە ڕۆژانە هەمانە کە بەرهەمی ئێمەی مرۆڤە و بەرهەمی با بڵین تەنانەت کارگەکانی شەکەوە دواتر باسیەکەین هەمووی فڕێدرێتە ناو ژینگەوە بەبێ ئەوەی کە دووبارە بەکار بهێنرێتەوە و هەروەها ئاوەڕۆی تەواوی پاڵاوتگەکان ینی دەبینی لە ناوچەیەکی ڕۆبەر بچووکی وەکو تانجەرۆ کە لە ڕابردووە ناوچەیەکی کشتتوکاڵی بووە بازیان بە هەمان شێو ناوچێکی کشتتوکاڵی بووە ئەمڕۆ گۆڕاوە بۆ ناوچێکی پیشەسازی لە ڕاستیە تەنابەت ناوچێکی پیشەسازیش نییە بەڵکو ناوچەیەکی کارەساتبارە لەسەر نەک تەنها ئاستی پارێزگای سلێمانی تەنانەت بۆ بە شێرپەنجەیەک بۆ سەر ئاستی عراقی چکە بیرمان نەچێت ئەو ڕووباری تانجەرۆ کە داغڵ بە ڕووباری سیروان نەبێتەوە دەڕواتە دەربەندیخان کەلار و تا خواروی عراق دەڕوات واتە خەڵک لەسەر ئەو ئاوە ینی سەرچاوی ئاوی خۆیان دابی نەکرد و زیندەوەری تایە کە مرۆڤ سوود لەو زیندەوەرانە ئەبینێ بۆ وەکو خواردنێکی سەرەکی واروە ئاوەڕۆی نەخۆشخانەکان تۆ دەبینی ئاوەڕۆی ئەو نەخۆشخانانی کە هەیە بە هەمان شێو ئەوانش دەڕواتە ناویەوە و بەردەوامیش لە ناوبردنی ڕووبەرە سەوزایەکان ینی ئەگەر ئێمە باسی بکەین لە ماوەکانی ڕابردووە لە باشووری کوردستان لە 150 دارستانەکانی لە ناوچووە کە بەشی سەرەکی تەعەن هۆکاری ناوخۆییش هەیە ئەوەی کە زۆر جار خەڵکێک بۆ ناگردەکە بەڵام بەشی زۆری ئەو هۆکارانە بریتی بوون لە هۆکاری بردومانەکان لەلایەن دەوڵەتی تورکیا و ئێرانەوە کە ئەمانە لە ڕاستیانی ئاماری زۆر مەترسیدارن تەنها لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم دارستان سوتاوە بەهۆی ئەو بردمانانەوە بە هۆکاری تریشە بۆ بە هەمان شێوەی هۆکارەکان بەڕاستی زۆرن ڕەنگە ئەوە چەندین بەرنامە پێویست کات باسی بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی کە هۆکاری دیارەنەوەوانە پێم باش هەر لە چوارچێوەی سیاسەتی هەرێمی و ئەو پلانێکە داگیرکەران لەسەر کوردستان هەیەە بۆ لە ناوبردن و تێکدانی ژینگەی کوردستان لەمەدا بمێنینەوە هەڵبەت کە لە بەشێکی قسەکان تا باست لە کەمبوونەوەی ئاو و دروستبوونی بە بیابانبوون و دواتر دروستبوونی کۆچبەری کرد یعنی لەم نێوەندەدا ئێمە دەبینین پرۆژەی گاپی تورکی ڕۆڵێکی هەرە بەرچاوی لەمەدا هەبووە لە کەمبوونەوەی سەرچاو ئاویەکان لە گرتنەوەی ئاوی کوردستان و بە بیابانبوون و دواتر هەڵبەت بە بیابانبوون زیاتر لە ناوچە عەرەبیەکانی عێراقدا ڕوویداوە دەکرێت ئاماژەیەک بۆ بدەیت پرۆژەی گاپ چه زیانێکی بەگشتی لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی جوگرافیەوە بۆ ژینگەی کوردستان هەبوو ئێمە لەبیر نەکەین کە لە دروستکردنی پرۆژەی گاپدا لەسەر 9 شاری باکووری کوردستان دروستکرا و دواترش زیانەکانی دیکەی بەتایبەت بۆ باشووری کوردستان لێکەوتێت دیارە ئێمە یەکەم شت ئەوەی کە گرنگە بیرمان بێت ئەوەیە کە ڕووبارەکان هاوبەشن لە نێوان هەموو گەلەکانە لە نێوان هەموو با بڵێن ئەوەی کە ناونراوە دەوڵەتەکانە و لە نێوان هەموو ئەو خەڵکانی کە ئەژین لەسەرم گۆی زەویە واتە هیچ دەوڵەتێک بۆی نییە بێت و بربەستی ئەو ڕووبارانە بکات ینی تیمێک هەبوون بەتایبەت ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق کۆمەڵی خەڵکیان دوان دەبوو کە باسی ئەویانە کرد کاتی خۆی ئەوان لە باکووری کوردستانەوە بە کەڵک هاتوو نەتاوەکو عێراق
بە کەڵک بۆ چکە هیچ بربەستێک نەبوو یعنی تۆ دەبینی ئەمڕۆ لە نێوان دەوڵەتەکانە بۆی لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر بڕۆی تۆ پێویستیت بە پاسپۆرت و بە ڕەزامەندی وانە هەیە بە هەمان شێوە ئەم سنوورە دەستکردە لەناو ئاوەکانیشا دروست کراوە واتە لێرە تۆ دەبینیت بۆ نمونە ڕێگەل لە هاتوچۆی زیندەوەرەکانی گیراوە بۆ نمونە ئەو زیندەوەرانی کە لە بەشی سەرەوەی بربەستەکان ئەیانەوەی هاتوچۆ بکەن بێنە خوارەوە یان بڕۆنە سەرەوە ناتوانن وەگەر بشیانەوەیان زۆر سوور بن لە سەرەوەی کە بڕۆن زۆر جار هەیە ئەبن بە ئەو تۆڕباینانەی کە لە ناو بەنداوەکە دروست بوون و بە مەرگی ئەوانیش کۆتایی پێدێت واتێکێک لەوانە لێکێک لە هۆکارەکان ئەوەیە کە دانانی ئەو بربەستەیە هەم بۆ خودی مرۆڤەکان و هەم بۆ خودی ئەو زیندەوەرە ئاویانی کە لەوانە هەیە و بیریشمان نەچێت یەکێکی لەو ناوچانە من بۆ خۆم ساڵی 2013 باکووری کوردستانم بینیوە و ناوچەی حەسەن کێفم بینیوە ینی بەختی ئەوم هەبوو کە بیبینم و شانسی ئەوم هەبوو کە بیبینم کە لە ڕاستیە ئێستا ئەو ناوچە کوردیە کە یەکێکە لە ناوچە مێژووە هەرە دێرینەکانی کورد تۆ نایبینیتەوە ینی هیچ جارێکی تر نایبینیتەوە بەڵام من شانسم هەبوو کە توانین بیبینیم لەگەڵ کۆمەڵێک هاوڕێکە لە باشووری کوردستانەوە ڕۆشت بووین و بەڵام تۆ جارێکی تر ناتوانانی ئەو ناوچەیە ببینیتەوە بۆچی ناتوانانی ببینیتەوە چونکە بەنداوی لەسەر دروستکراون لە بەشی خوارەوەی بەنداو دروستکراوە لە ڕاستیە دروستکردنی بەنداوەکان تەنها بۆ گلدانەوەی ئاو نییە تەنها بۆ بابەتی ژینگە نییە بەڵکم بۆ لە ناوبردننی ئەو مێژۆ دێرینەیە کە تۆ وەکو کورد خاوەنیتی و بۆ ئەوەیە کە تۆ بسڕێتەوە و بە تۆ بڵێ تۆ کەسانێکی شارستانینی تۆ شاخی تۆ کێویت و ئێمە خاوەنی ئەو شارستانی لە هەمان کاتیشدا وەکو کارتێکی فشار لە بەرامبەر بە خۆت بەکاری بێنن بەڵێ و لە هەمان کاتیشایمە بیرمان نەچێت ینی ئەوەی کە ئەم ڕۆکێشەکانی دروست کردووە بەڕاستی هەر دروستکردنی بەنداوە من بیرمە کە یەکێک لە میدیاکان راپۆرتێکیان بەرنامەیەکیان لەسەر ئەو پرسە تۆمار کرد هەموو میوانەکانیان چەندین پسپۆڕ و خەڵکیان وەرگرتە بوو هەموو میوانەکانیان دەیانوت ئەم بارانە زۆرەی دەبارەیمە پێویستیمان بەوە هەیە بەنداوی گەورە دروست بکەین کە لە ڕاستی ئەمە بۆ خۆمان دژی دروستکردنی بەنداوین چونکە بەنداو بۆ ئیکۆسیستەم کارەسات دروست دەکات کێشەی گەورەی هێنێتە پێشەوە ینی کێشەکەش وەک ئاماژەم پێکرد هەر ڕێک خۆی لە دروستکردنی بەنداوایە ئەوەش چارەسەر نییە کە ئێمە بینەوە دووبارە بەنداوی گەورە دروست بکەینەوە چکە وەک ئاماژەم پێکرد کێشەکە لەوێ بەڵام دەکرێت لە ڕێگەی دروستکردنی پۆنت یان بربەستی خۆڵینەوە ئەمانە دروست بکرێت و بۆ ژینگەش کەمتر کێشە دێنێتە پێشەوە بۆیە ئەمڕۆ تۆ دەبینیت کە دەبێت ئاوتۆ لە بازار بە چەندی کڕیت ئەی لە بەرامبەر ئەوە بۆ منە دەبێت سوتەمەنی بە هەمان ئەندازەی ئەوەی کە دەبە ئاوەکەی بە چەندی کڕیت ینی پێشبینیەوە کرێت کە جەنگی جیهانی سێم لەسەر پرسی ئاو بێ لەبەرەوە ئەمە پەیامە بۆ حکوومەتی باشووری کوردستان کە ئیدارەدانی ئاو باش بکەن لە کوردستانە و هەروەها تەواوی تاک بە تاکمان پێویستە ئێمە پارێزگاری لەسەر چاو ئاوەکانمان بکەین ینی ناکرێت کاتێک کە تۆ بارانە بارێت تەسەوڕکەم بینیمە بەفر باریوە ینی کابرا سۆنداوەکە هێناوەتە دەرەوە باران باریوە بە هەمان شێوە سۆنداوەکەی ناوە دەرەوە مەژ نابەر پرسیارەتی تاکە ینی هیچ پێویست ناکاتەوە چەندین جاربوون لە ساڵەکە مەسەلەن فەرشەکەی خۆت بشۆری ئۆتۆمبیلەکە لە بەردەم دەرگا لە هەفتەیەکە چەند جارێک بیشۆری چونکە ئاو سەرچاوی ژیانی ئەمەیە ینی لە کۆنەوە کورد و توێتی ئاو ئاوەدانی ئەگەر ئاو نەبێت ژیانیش نابێت وەگەر بشبینی مەسەلەن زۆربەی ئەو ناوچانشی کە دروست کراون لەکوێ ئاو هەبووە بە هەمان شێوە لەوێ شوێنی نیشتە جێبوونیش دروست کراوە ئەی ئەگەر ئاو نەمێنێت ژیانیش نامێنێت کاتە لێرەوە دەکرێت ببوورە شادیار دەکرێت کە پرسیارێ بکەین لە ئێستادا ئەلبەت خۆت ئاماژەت بۆ کرد کە ئێستا پێشبینی ئەکرێت جەنگی جیهانی سێم لەسەر پرسی ئاو بێت لێرەدا دەوڵەتان کە لە ئێستادا دەسەڵاتیان بەدەستە وازل هێزن هەڵبەت کە لە ناو سیستەمێکی سەرمایەداری جیهانیدا کار دەکەن چەندە لەسەر دۆخی ژینگە لەسەر ژینگەی ناوچەکان بەگشتی کار دەکەن و ئەمەیان قۆستۆتەوە بۆ مانەوەی دەسەڵاتی خۆیان و لە بەرامبەر بە ئەو دەوڵەتانی یاخود بڵێن ئەو نەتەوانەی ئەو گەلانەی کە لە ئێستادا جۆرێک لە بندستی ئەو دەوڵەتە زلهێزانەدان یاخود جۆرێک لە ئێستادا خاوەن دەسەڵات نین چەندە ینی ژینگە لە بەرامبەر بەمانەدا بەکار دێنە دەوڵەتەکان بە تایبەتریش ینی دەوڵەت نەتەوەکان بۆ خۆیان ئێمە بە دژە ژینگەیان ئەناسیێنین ئەواش ئەیان بینین ینی تۆ دەبینی بۆ نمونە دەوڵەتێکی وەکو تورکیا دەوڵەت بۆ یەک نەتەوە دەوڵەت بۆ یەک ئاڵات دەوڵەت بۆ ینی یەک زمان و تەنها بەس بۆ ئەوەیە لەبەرەوە پارێزگاریش تەنها لەو ژینگە و لەو نەتەوە و لەو زمانە و لەو ئاڵایە ئەکات لەوە زیاتر نییە لە بەرامبەرا بۆ نمونە ژینگەی باکووری کوردستان چی لێ دێت بۆ ئەو گرنگ نییە لە بەرامبەرا بۆ نمونە ژینگەی باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێوە چی لێ دێت بۆ ئەو گرنگ نییە لە کاتێکە ئەو وا ئیدعاکە وا پروپاگەندە ئەکات کە ئەو دەوڵەتێکە دۆستی ژینگەیان دەوڵەتەکانی تریش بە هەمان شێوە دۆستی ژینگان و ئەیان بینین لە کۆنفرانسە ساڵانەکانە کە ئەنجام ئەدرێت بۆ
بۆ پرسی ژینگە کە لەوانە چۆن وەزارەتی با بڵێن لایەنە پەیوەندیدارەکانیان بە ژینگەیان خود وەزارەتی دەرەوەیان چۆن سنگ دەرەپەڕێن و باسی پەیامی ژینگە پارێزی و پاراستنی ئەو ئەم شتانە دەکەن بەڵام لە ڕاستی ئەمانە تەنها پڕۆپاگەندەیەکن ئەو دەوڵەتانە دۆستی ژینگە نین و ژیان بۆ ئەوان ینی ژینگەی سروشتیان ئیکۆسیستەم بۆ ئەوان گرنگی نیە و جیا لەوەی کە ئەو دێت دارستانەکانی ئێمە لەناوە بات و ژینگەکەمان تێک ئەدات و هەموو جۆرە ئیکۆسایدێک بەرامبەر بە ژینگەی باشووری کوردستان و بەشەکانی تری کوردستانیش ئەنجامەدات لە هەمان کاتیشات فشار لەسەرەوە کات یاخود داوای ئەو شتەشەکە کە لە بەرامبەرە بزوتنەوەی ژینگەی چالاگوانە ژینگەکان ڕێکخراوە ژینگەکان لە ئاستی ئەم پێشێلکارانە بێدەنگ بن و ئیرادەیان بخاتە ژێر ئیرادەی خۆیەوە و لاوازیان بکات بەڵام لە بەرامبەر هەموو ئەمانەشە نەک ئێمە نەوەستاوین بەڵکوم ئێمە بەردەوامین لە پیشاندانی ئەو یان خستنە ڕووی ئەو پێشێلکاریە بەردەوامانەی کە لەلایەن ئەوانەوە دەکرێتە سەر ژینگەی نەک باشووری کوردستان بەڵکوم هەر چوار پارچەی کوردستان و ئێمە لە ڕابردووشە لە ڕێگەی چەندین راپۆرتی وردەوە راپۆرتەکانمان بۆ چەندین زمان وەرگێڕاوە و گەیاندومانە بە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی پەیوەندیدار دەرحەق بۆ پێشێلکارە ژینگەیانی کە ئەوان بەردەوام ئەیکەنە سەر هەر سێر ڕێگەزە ژینگەکەی ئاو هاو خاک لە کوردستانە. بەڵێ بەڵێ بێگومان بەڕێستە بەردەوامی لە گفتوگۆکەمان دیارە بێگومان ئێمە لە هەفتانەی ڕۆنیادا بەشێکی راپۆرتەکانی ڕۆژانە تەرخانەکەین بۆ ژینگەەوە بە تایبەت دەرخستنی ئەو راپۆرتە یاخود ئەو دیمەن و بەرنامە ئەو بەشانەی کە لە بەرنامە ژینگە پارێزی کەناڵ یاریان تیڤ دووبارە وەرەگیرێت کە پڕێسەرۆر خۆی ئامادەکاری بەرنامەکەیە بۆ ئەم ڕۆژ دەربارەی شارۆچکەی دوکان راپۆرتێکمان لە بەرنامی ژینگە پارێزی وەرگرتووە هەلە بۆی کە تەوەرەکەشمان لەسەر ژینگە هەم باسخواسیشمان لەسەر ژینگە دەبێت پێکەوە تەماشای ئەم راپۆرت دەکەین و دواتر لەگەڵ میوانەکەمان بەردەوامی بە گفتوگوی ڕۆنیات دەین. سەیری ئێرە بکەین چەندین نووسین بە پەمپ و بۆیاغ لەسەری نووسراوە هەروە چەندین بابەتی وەکو پلاسیک و پاشماوەی گەشتیاران لێرەدا دەمیرێت. سەلامەتی ژیانی باڵندەکان بپارێزن ژینگە پارێز بن بەڕاستی ئەوان زۆر بێ ئاو گوناحشە لەسەر ئەو کۆل و ئەوەی بە هیچ شێوازێک ڕاو پێرە بەڕاستی تاوانێکی گەورەیە. قەزای دوکان یەکێکە لەو قەزایانەی کە دەکەوێتە بەشی خۆراوای شاری سلێمانی سەر بە پارێزگای سلێمانیە لە چەند ناحەیەک و چەند سەد گوندێک پێکاتووە یەکێکە لە قەزاکان کە زۆربەی خەڵک بە شوێنێکی گەشتیاری دەیناسێ بێسکە لە شوێنە گەشتیارێکی دوکان مەڵبەندی کۆمەڵێک بابەتی ترە وەکو بابەتی ئاینی کە تێیدا لە چوارچێوەی قەزای دوکانە تەریقەتی حەقە هەیە هەروەها لە مەسەلەی شاخەوانیدا چەندین زنجیرە چیا و چەندین لووتکەی تێدایە کە ئەمەژی بۆتە یەشیشتر لە ئەو بابەتانەی و ئەو دەستکەوتانەی کە هەیە بۆ ناوچەی دوکان و بۆ قەزای دوکان بێجگەلەوە دوکان یەشیشتر لە تایبەتمەندیەکانی بوونی ئەو بەنداوە گەورەیە کە لەسەر ئاستی عێراق لە پلەی یەکەمدایە و بەنداوێکی گەورەیە بە شێوەیەک کە بووەتە هۆی ئەوەی چەندین توێژینەوە لەبارەی بەنداوەکە لەبارەی ئەو جانەوەرانەی لە بەنداوی دوکانە گەشەیان کردووە هەروەها ئەو جانەوەرانەی کە لە دوورگەکانە ئەژین لەو دوورگانەی کە دوورگەی بچوو بچووکن لە ناو دوکانان وەکو باڵندەکان کە بەتایبەت باڵندەی نەورۆز و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی تری تێدایە کە ناوچەی دوکان تایبەتە بە سامانی ماسی کە یەکێکترە لە تایبەتمەندیەکانی ناوچەی دوکان. ئێمە وەک خەڵکی گوندی قەرەچەتان لە ڕابردووە ئەم شاخێمە چەند کانێکی پێوە بووە بەهۆی وشکە ساڵی و بێبارانیەوە بەڕاستی ئەم کانیانە وشک بوون ئیتر ئێمەش وەک خەڵکی گوندی قەرەسان بیرمان لە ئەوەی کردەوە هەر چۆنێک بێ هەندێ ئاو دابین بکەن لەم شاخە بۆ بەڕاستی بووم ژیان دیارە شێویانە یەکەم جار بیرۆکەکەمان چۆن تەنکێکمان دانا هەسمانە کرد باش نەبوو شوێنەکە بەشی ناکرد دوایی بیرمان لە ئەوەی کردەوە بیرێکی لێدێن حەوزێکی بۆ بکەین تەوزیعمان کرد بەسەر سێ شوێنە
سێ شوێنی جیاواز تقریبان ئێمە 1500 متر تقریبان سۆندا هەتاکو ناو قورگەکەمان بردووە بردومان تۆ سەر شوێنی ئەسڵی خۆی کە تاتە لێسێک بووکانێکی کۆن بوو کۆتاییەکەی گیانمانە ئەوێ سپاس بۆ خۆی گەورە بەڕاستی سەرچاوی بیرۆکەکە لە چیەوە بووم ڕۆژێکیان حیوانە شێوەیەک دابەزی بووکانێکمان هەیە لە خواردێکەوە کانی پلوسکی پێڵێن لای خواردێکەشەوەیە هاتبوو ئەوێ لە تونیان شوێر بوو ئەم حیوانە شوێر بەڕاستیتە لەوە کە بیر کرایەوە ئەیتر بیرمان لە ئەوەی کردو کە ئەم ئیشەی جێبەجێ بکەین براکەم خۆربان وایە بەڵێ هیچ کۆچێک نەبێت بەڕاستی ئێستا لەوەتی ئەم ئاوامان داناوە وەک باڵندەکانیش بەڕاستی ژیاونەتەوە زیادیان کردو براکەم بەڕاستی لە دواوە ئێمە بیرمان لە چی کردەوە بۆیە ئەم جاندارانە پارێزراو بن زائیدەن لە دەست ڕاوچیەکانیش ئێمە هەستین بە دانانی لە سێ شوێن کامێرەمان داناوە کامێرەی سابتمان داناوە لە ڕێی سیمکارتەوە متابعا کرێن و ئاگاداری هەر سێ دۆڵەکەی ئەەکەین ئێمە بەڕاستی دۆڵەکان ئێمە ڕەبەنەمان هەیە قوڵە ڕەشمان هەیە تاوانمان هەیە زیاتر ئێمە احتیماممان کردوتە سەر ئەم شوێنەی زیاتر ئێمە دەستمان پێگە و بە سەریعی ئیشەکان لە ئەو شوێنانە بە ئێمە جێبەجێ ئەکرێ براکەم من لێرەوە وەکو مامۆستایەکەم وەکو تاکێکی ئەم کۆمەڵگەیە داواکاریەکی زۆرم لە خەڵک ئەوەیەکە خۆم زۆر خەفەتی پێخۆم بۆ بابەتە کە ڕۆژانە ئەبینم خەڵکانێکی زۆر گەشتەکەن پاژماوەکانیان بەجێ ئێڵن لە پاش خۆیان خۆمان نەزانین کە ئێستا شتی دیسپۆزەبڵ کەوەکو بڵین سەفەری لە بابەتی سفرە و پەرداخ و بتڵ و قاپ و ئەم بابەتانە زۆر زۆرە کە ماوەیەکی زۆری پێچێ بۆیکەوە ئەو شتە دووبارە لە ناو بچێت لەوانەیە چەند ساڵێکی بێ بەداخەوە کە لێرە و لەوێ ئەیبینم بەجێ ئێهەڵن لە پاش خۆیان ئومێد دەکەم کە خەڵکان لە پێش زۆر سپاس بۆ هاوکارانمان لە بەرنامەی ژینگە پارێزی بۆ ئەمەدەکردنی و ڕاپۆرتە لەگەڕێم وەلای میوانەکەمان بەڕەسەر با هەر لەسەر پرسی ڕاگەاندن بۆستین لە ئێستا ئایا بە گوێری پێویست سڕ ڕای هەموو ئەو کێشە جیاوازانی بواری ژینگەکە هەیە ڕاگەاندنەکان توانیوانە ینی ڕۆڵێکی جددی یا ڕۆڵێکی ئەرێنی ببینن لە بەرامبەر پرسی ژینگەدا دیارە ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە و بە تایبەتریش لە باشووری کوردستانە ینی نەک لە باشووری کوردستان بەڵکو وەکو کەناڵی فەزایی ئەمە نزیکەی سی کەناڵی ئاسمانیمان هەیە و سەد تەلەڤیزۆنی نێوخۆیی هەیە و جگە لە ڕۆژنامە و ئاژانس و وێبسایت و ڕادیۆ ئەو شتانەی دیکە بۆ ئێمە ژمارەیەکی زۆر زۆر لە ڕاستیە بەڵام ئەگەر ئێمە تەماشا بکەین لە دوای نەوەیەکەوە کە دوو تەلەڤیزۆنی نێوخۆییمان هەبووە بەرنامەی تایبەت بە ژینگە هەبووە هەواڵی تایبەت بە ژینگە هەبووە بەڵام ئەمڕۆ لە ناو میدیا کوردیەکانە نایبینی تەنها لە کەناڵی ئاریان تیڤی نەبێ کە بۆ پەڕی خۆشحاڵی و شانازیەوە هەم بۆ کەناڵەکە هەم بۆ خودی منیش ماوەی 4 ساڵەوە بۆ ساڵی پێنجەمیش دەڕات ئێمە بەرنامەی ژینگە پارێزی تۆمار ئەەکەین و هەفتانەیە بەرنامەکە و هەر هەفتەی لە ناوچە و لە شوێنێک و گرنگی ئەدەین بە پرسەکانی ژینگە بە کێشە ژینگەکان و هەروەها بە خستنە ڕووی ژینگەی سروشتیە و ناوچەیە و لە ناو ئەو بەرنامانەش ئێمە چارەسەری دەخینە ڕوو ئەتوانم بڵم تا ئێستا زۆر ناوچەی باشووری کوردستان گەڕاوین و لەسەر زۆر زۆر پرس و بابەت ئێمە کارمان کردو تەنها خستنە ڕووی کێشە و چارەسەرەکانیش نییە بەڵکوم گرنگیدانە بە بابەتی فکر و فەلسەفەی ژینگە پارێزی کە لە ڕاستی ئەمە غیابە لە ناو بزودنەوەی ژینگە پارێزیشە و لە هەمان کاتا میدیاکان ڕۆڵێکی گەورە و گرنگ ئەبینن چکە دەسەڵاتی چوارە من لە خستنە ڕوو یان پیشاندانی یان دروستکردنی سەقافەی ژینگەی یان با بڵێن بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری ژینگەی تاک بەڵام لێرە میدیا لە باشووری کوردستان و بە گشتیش لە کوردستانە نەیتوانیوە بە ڕۆڵ و ئەرکی خۆی هەڵبستێ بۆ گرنگیدان بە ژینگەیان ئێمە بیرمان نەچێت ژینگەیەکە تەندروستی وەرزش وانە دەکەونە دوای ژینگەوە بەڵام دەبینیت ئەمڕۆ کەناڵی تایبەت هەیە بۆ ئاین کە پێویستە هەبێت ئەوە بابەتێکە ینی قسەمە لەسەرەوە نییە کە نەبێت کەناڵی تایبەت هەیە بۆ وەرزش بەرنامەی تایبەت هەیە بۆ تەندروستی هەواڵی تایبەت هەیە بۆ تەندروستی بۆ وەرزش بۆ سیاست بە هەمان شێوە بەڵام بۆ ژینگە نییە پرسیارەکە ئەوەیە بۆچی بۆ ژینگە نییە چونکە ژینگە پارەیان بۆ پەیان ناکە چونکە ژینگەدا لە بەرژەوەندەکانیان چونکە ئەگەر خەڵک هۆشیار بێ بەرامبەر بە پارێزگاریکردن لە ژینگە بەرامبەر بە پارێزگاریکردن لە سەرچاوە سروشتیەکان لە ڕاستیە ئەو کاتە هۆشیارە بێ بەرامبەر بە تەواوی ئەو پێشێلکاریانەی کە ئەوان و سەرمایهدارەکان و ئەو سیستەمە ئەیکاتە سەر ژینگەکە و هەروەها ژینگە دەنگ بۆ ئەوان پەیان ناکات بەڵام لە ڕێگەی دروستکردنی کەناڵ و بەرنامەی ئاینی و وەرزشی ئەوانەوە پێیان وایە کە دەتوان لەوێەوە کاریگەریەک لەسەر خەڵک دروست بکەن بۆی خەڵک لەو ڕێگەیەوە دەنگیان باتی بەڵام ژینگەوەیان بۆ ناکات
بە پێچوانەوە گوتم ژینگە و شێرانەکە لە بەرەوان گرنگی بە بابەتی ژینگە نادەن و ژینگە لەلای ئەوان وەکو بۆشایەکە بینرێتەوە بۆ منە زۆر جارێ لە ناو میدیاکانە کە تۆ کاتێک دەبینی بۆشایەکیان هەیە باشە نازانەوە بەرنامەی خۆیان بەچی پڕکەنەوە پەیوەندیەکان فلان لەسەر فلان پرس لەسەر فلان بابەت واتە ژینگە نەچۆتە ناو بەشێک لە پرۆگرامی ئەوانەوە پرۆگرامی میدیاکانەوە بەگشتی مەبەسمە لە ناو بەرنامەکانیان نەبوونە جێگەی نەبووتەوە بەڵکم لەکوێ بۆشایەکیان هەبێ هەوڵێن بە ژینگە پڕیکەنەوە یاخود ئەو پرسانەی کە ڕۆژانە و ڕژێنریان دروستەکری یاخود بۆنە لە بەهارانە یاخود لەو کاتێک کە بۆ نمونە ئاگر ئەکەوێتەوە یاخود زۆر جاری شەیە کە بۆ نمونە پرسی ژینگەش بە خراپ ینی ئەوان لە دەستی ئەگرن یعنی زۆر جارێ بە زیانی ژینگە بۆ نمونە کۆتایی دێت لێرەشا بۆچی بە زیانی ژینگە کۆتایی بێت چکە ڕۆژنامەنووسی ژینگەیان ینی بە چۆن ڕۆژنامەنووسی وەرزشی هەیە چۆن ڕۆژنامەنووسی سیاسی هەیە چۆن ڕۆژنامەنووسی هوەری و ئاینی و ئیلە ئاخری هەیە پێویستە بە هەمان شێوە ڕۆژنامەنووسی ژینگەیی شەبێ و هەموو ئەو راپۆرتانەی کە لە یان ئەو بەرنامانەی کە لە ناو میدیاکانیشە دەربارەی ژینگە ڕات پێویستەکە لە فلتەری ڕۆژنامەنووسی ژینگەیەوە تێپەڕێت یاخود ڕۆژنامەنووسی ژینگەیی بەو ئەرکە هەڵسێ ئەگەر هاتوو بەم ئەرکاڵ نەسات هەندێک جار هەیە دەکرێت بە زیان بۆ ژینگە کۆتایی پێبێ کە ئێمە زۆر جاریش بینیومانە هەر لە کوشتنی ئەو پەڵنگەی کە لە یەکێک لە ناوچەکانی کوردستان هەبوو کە یەکێک لە میدیاکان راپۆرتی لەسەر کرد و لە میدیا بڵاو بوویەوە و هەروەها بوونی ئەشکەوتی کوونە شەمشەم لە ناوچەیەکی وەکو دەربەنیخانە لە دوای راپۆرتێکی ڕۆژنامەوانی حکومەت بیری لەوە کردویان لە راپۆرتەکە پێشنیارەوە کرێت کە بۆ جادە نەبراوە بۆچی گەشتیان ڕوو لەم ناوچەیە ناکات بەڵام حکومەت لە ئەم ساڵا بیری لەوە کردویان بیریان لەوە کردەوە خستیانە پرۆژەشەوە و چووە بواری جێبەجێکردنیشەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ڕامەنگرە و پرۆژەیە کەویش خۆی لە سێ قۆناغ ئەبینیەوە قۆناغی یەکەمیان ڕاکێشانی جادە بوو قۆناغی دووەمیان با بڵێن دروستکردنی پلیکانە بوو بۆ ناو ئەشکەوتەکە و قۆناغی سێم بردننی ڕووناکی بوو بۆ ناو ئەشکەوتەکە یعنی ئێمە شتێکی زۆر زۆر سەیرە ئەشکەوتێک شەمە کوێرەی تایە شەمە کوێرە ئەزانی بە شەوا جوڵەکە تۆ بڕۆی جادەی بۆ بەری بڕۆی پلیکانی بۆ بەری ڕووناکی بۆ بەری یعنی لەکوێی دنیا هەیە کاتێک کە تۆ ناوچەیەکی بەم جۆرەتێ بەو شێوازە مەسەلەن بێی دەزرێژی بکەیتە سەر وهانی خەڵک بدەی بڵێ ئەبێ لە ڕاستی خۆی لە خەڵک بپارێزرێ بەڵام تۆ دێ ئاسانکاریەکەی بۆی گەشتیار و خەڵک بڕۆ ئەمە بەهۆی چیەوە بەهۆی یەک هەڵی یەک ڕۆژنامەنووسەوە کە هات راپۆرتێکی کرد وەم پێشنیارانی خستە ڕوتیایە لەبەر ئەو بابەتەیە کە بابەتی ژینگە تاوەکو ئێستا لە ناو میدیاکانە نەبوو بە پرسێکی گرنگ و تەنها وەکو پڕکردنەوەی بۆشایەکە و لەوە زیاتری چی دیکەن شادیار لە ناو قسەکانیە باسی لە ڕێکخراوەکەیان کرد پێم باشە بۆ ئێمەشی و بینەرانیشی باس بکەی کە ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ خۆی کاری چییە چۆن کارەکانی بڕێوە دەبات و ئامانجی چییە؟ دیارە ڕێکخراوی سروشتی کوردستان من نتوانم بڵێم یعنی یەکێکە لە نەوەکانی من یەکێکە لەوانەی کە من بەڕاستی ینی بڕۆحی خۆم داناو لەناو ئەو ڕێکخراوە بۆ هەموو ئیشێکی کاتێک ئێمە دەستمان پێکردەوە بەشێک لە ڕۆحی خۆم خسۆتە ناو ڕێکخراوە و هاوڕێکانیشمان بە هەمان شێوە ینی ئێمە پێشتر لە ناو کۆمەڵێک ڕێکخرا و گروپ و جیاواز ئێمە کارمانە کرد بەڵام لە 2012 بیرمان لەوە کردەوە کە بۆ ئێمە خۆمان بە شێوەیەکی سربەخۆیانە بە ئیرادەیەکی سربەخۆیانە و پشتبەستن بە خۆمان و بۆ ئەزمون و تەجروبەیە کە هەمانە بۆچی ئێمە ڕێکخراوێک دروست نەکەین و بوو ئێمە لە قەزایەکی وەکو دەربەنیخانەوە دەستمان پێکرد سەرەتا من بووم لەگەڵ دوو هاوڕێ دیکەمان کە ڕێکخراوەکەمان دامەزران بەداخەوە دوو هاوڕێ نەمان لە کارکردنەوە هەر خۆم مامەوە دواتر لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی ترایەمە ڕێکخراوەکەمان فراوانتر کرد کە کار و چالاکیەکانمان تەنها لە ناو دەربەنیخانە قەتیز نەکرد بەڵکوم هێنامانە سلێمانی بردمانە هەولێر بردمانە ڕانیا بردمانە هەڵەبجەی شەید پارێزگای هەڵەبجە و گەرمیان و چەندین ناوچەی دیکە و لە چەندین ناوچە ئێمە ئەندامان هەبووە و خۆبەخشمان هەبووە و ڕێکخراوەکەی ئێمە لەسەر کۆمەڵێک بوار و کاری جیاواز کاری کردو لە ساڵانی ڕابردووە و 3 ساڵ جارێک و هەندێک جار 4 ساڵ جارێکیش بەپێی پێڕەوەکە ئێمە گۆڕانمان بەسەراهێناوە کە کۆنگرەی خۆیە بەستێت لە کۆنگری ڕابردوومان ئێمە بواری کارکردنمان بواری پەروەردەی ژینگە و هەروەها یاسای ژینگە بوو بەڵام لە ئەمڕۆ ئێمە زیاتر لەسەر بابەتی پەروەردەی ژینگەی کارەکەین و بابەتی یاسا ژینگەکە شەمی ئاماژە بۆ بکەم تەنها ڕێکخراوی ژینگەی بووین لەسەر ئاستی باشووری کوردستان کە توانیمانە 4 پرۆژە یاسا بنووسین و پێشکەش بە پەرلەمانی کوردستانی بکەین و یەکێک لەو یاسایانە یەکێک لەو پرۆژانە ببێ بە قانون و لە ڕۆژنامەی وەقعی کوردستانی بڵاو کرێتەوە کە تایبەت بوو بە پارێزگاریکردن لە ژیانی ئاژەڵانی بێپەناگە وەکو سەگ و گوێدرێژ و پشیلە بەڵام بەداخەوە لە دواوی کە دادگای باڵای فیدراڵی پەرلەمانی هەڵوەشانەوە ئەو یاسایەش تەمەن هەڵوەشایەوە بەڵام بواری سەرەکی کارکردنی ئێمە بواری پەروەردەی ژینگەیە چونکە ئێمە باوەڕمان بەوە هەیە کاتێک ئێمە بمانەوێت تاکێک دروست بکەین و پێی بگەێنین پێویستمان بەوە هەیە بگەڕێنەوە بۆ باخچەی مناڵان و لەوێەوە مناڵەکانمان فێر بکەین و تیان بگەێنی لەسەرەوەی کە ژینگە چییە و چۆن پارێزگاری لێکرێت تا دوا هەمین قۆناغی خوێندن کە لە ڕاستی ئەمە لە ساڵی 90ەوە دەتوانرا کاری لەسەر بکرێت بەڵام هەتاوەکو ئێستا نەتوانراوە ژینگە بکرێت بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندنە
و بەڵام ئێمە نەهاتوین تەنها بەس داوا بکەین بڵێن حکوومەت ئەبێ وا بکات وەزارەتی پەروەردە ئەبێ وا بکات فڵان لایەن ئەبێ وا بکات نەخێر ئێمە خۆمان قۆڵمان لێ هەڵماڵیوە و لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کاری زۆر چڕ و پڕمان کردووە و هاوڕەکانمان زۆر شەون و خونیان بۆم کارانە کردووە هەموو ئەم کارانش ئێمە کردومانە بەخۆبەخشی و کردومانە و بۆ داهاتووی ژیان لە باشووری کوردستان و کوردستانی شاکردومانە و توانیشمانە سوود لە ئەزمموی تەواوی وڵاتەکان وەربگرین و لەوانە چی کرا و ئێمە توانین چی بکەین و بۆ ئێمە باوەڕمان بەوە هەیە کە ئەبێ ژینگە بکرێ بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندنا و ئێمە توانین ئەو کارە بکەین و ئەشیکەین بە پشت بەستن بە هونەر و ژانەرەکانی و هەروەها بە ئەدەب و ژانەرەکانی لە ڕێگەی وێنە نۆتەی مۆسیقا و زۆر لایانی دیکە و کە من نامەوێت تەواوەتی فکری پرۆگرامەکە لێرە هەمووی بخەمە ڕوو هەتا و کاتێک کە بەرهەمەکە بەردەستە بێ بە هیوام لە داهاتوویکی زۆر نزیکە ئێمە بتوانین ئەوە بخێنە بەردەستی هەموو مناڵەکان و مامۆستا بەڕێز و خۆشەویستەکان بۆ ئەوی وەکو پرۆگرامێک سوودی لێ ببینرێ ئەگەر وەزارەتی پەروەردەش ئەوە قبول نەکات ئێمە کار لەسەر ئەو ئیشەی خۆمان هەرەکەین. بەڵێ بەڕە سەروەرەگەر باسی نەوتمان کرد لە سەرەتای بەرنامەکە بەڵکو کێشەیەکی دیکەشێکی گەورەیە دیارەنەوت دووارە بۆ یەگەڕێتەوە بەڕاستی لەسەر هەم مەسەی نەوت و بەدەر لەوەمێ لەسەرەوەی هەڵکۆڕینی شاخەکانیش قسە بکەین لەسەر بێگومان ینی تەنها کێشەمان نەوت نییە بۆ منەیە کە لەوانە هەستا هەڵکۆڕنی شاخەکانە یا بڕینەوەی داری دارستانەکانە یان نەبوونی ئەو هۆشیاریە کە وەکو لە راپۆرتەکە شابینیمان ینی بەداخەوەی کلۆ کێشانی ژینگە پارێزان بەدەستیەوە ناڵێن مەسلەی ئەو کارەتون و تیژانی ڕاوچیەکانە بەرامبەر بە سروشت بەڵام ئەگەر لەسەر هەڵکۆڕنی شاخەکان بوەستین دیارە ئێوە کۆمەڵ چالاکی جیاوازشتان لەو بارەیەوە حەزەکەم بەگشتی لەسەرەوە قسەمان بۆ بکەیت کە ئایا هەڵکۆڕنی شاخەکان تەنها لە شارێکایە تەنها لە ناوچەیەکی دیاریکراوە یاخود ئەو زیانانەی کە بەهۆی هەڵکۆڕنی شاخەکانەوە ڕوبەڕووی ژینگەی باشووری کوردستان بۆ تۆ جایتر بەمەبەستی دروستکردنی یەکەی نیشتە جێبوون بێ بەبەستی دروستکردنی کارگەی بەردروستکردن یا خۆی تر هەر زۆر شتێک دەبێ و کێشانە چۆن ئێستا ڕوبەڕووی ژینگەی باشووری کوردستان بۆتە ئەمە لە کۆنەوە تومانە چیاکان دۆستمان و ئێمەش بە هەمان شێوە دۆستی چیاکانین و لە ئێستاشا چیاکان هەر دۆستمانن بەڵام بە تایبەت ئەگەر باسی باشووری کوردستان بکەین و لە هەمان کاتیشا باسی ئەو شتێک کە بۆ منە ناوی لێنراوە شۆڕش و خەباتی چەکداری و لە ئاخرەکەی یانی لە دوای ئەوەی کە ئەو گروپە لە چەکدار گروپە لە خەڵک کە ئەمڕۆ بە ناوی دەسەڵاتێکەوە خۆشیان ناوناوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو خەڵکانی کە لە ناو حزب و ئەوەکانە کارەکەن لە دوای کە چەکەکان دانیان ڕاستەخۆ کە دێنە ناو شارەکان و ناو شوێنەکانەوە دەست بە داگیرکردنی گردەکانەکەن و دوای ئەوشی کە ئەمرن بە هەمان شێوە لە گردەکانە ئەنێژرێن و تەنانەت بە مردویش دەست لە گردەکان هەڵناگرن و لە ئێستاشا کە تۆ دەبینیت دەستدرێژیەکی فراوان هەیە چ لەلایەن کۆمپانیەکانی ئەوانەوە چ لەلایەن ئەو خەڵکانی کە ئەوان ئاسانکاریان بۆکەن واتە مەبەستم لە ئەوان دەسەڵاتە و دەسەڵاتیش لێرە حزب حکومڕانی خاوەندارەتی لێکات و حزبی شەخص خاوەندارەتی لێکات و ئەیتر وردەکارێکی و بەناوەکان دەڵێن بە ئاشکرایی لەو ڕاشکاوتر پێم وانە پێویستکە بوترێت ئەوانە خاوەندارەتی لەکەن و لێرە دەست بە هەڵکۆڵین یان دەست بە یعنی هەڵوشینی بەرد بەبەرد و گیا بە گیا و ڕوەک بە ڕوەک و درەخت بە درەخت کراوە و بەپێی ئێمە ئەڵین پلان بەس بەپێی پیلانێک کار لەسەر ئەمە ئەکرێت یعنی ئەگەر ببینین لە منتیقەیەکی وەکو پێنجوێن ناوچەیەکی وەکو پێنجوێن کە زۆرترین دارستانی سروشتی خۆڕسکی ئەخرێتە لەو ناوچایە کە لە سنووری پارێزگای سلێمانیە چەندین کانی بەرد خراونەتە ناو دڵی دارستانە سروشتیەکانەوە یعنی هەر کەسێک ئەگەر دوژمنی ژینگەکەی ئەگەر دوژمنی ژیانەکەی ئەگەر دوژمنی زیندەوەرەکانی ئەگەر دوژمنی خەڵکەکەی خۆی نەبێت لە ڕاستەیە قەتقەتەکە کارێکی وا ناکات یعنی ئەبینین کە پێنجوێنێکە لەو شوێنانی کە زۆرترین ڕێژەی دابارینی هەیە بۆچی چکە بەهۆی دارستانە سروشتی خۆڕسکەکەی وێتی ئێ باشە تۆ کاتێکە دێ ئەم کانە بەردانە خەیتە ناو دڵی دارستانە سروشتی خۆڕسکەکانەوە مە جگە لە دوژمنایەتی بۆ ژینگەکەت بۆ ژیانت بۆ ئیکۆسیستەمەکەت جگە لە دوژمنایەتی نەبێت چی شتێکی ترە لە ڕاستی و ئەبینی لە دەربەنی خان بە هەمان شێوە و لە چیای مامەندە بە هەمان شێوە و لە زۆر شوێنی تریش لە منتیقەکانی با بڵین هەولێر و دوهۆک و ئەو ناوچانەی دیکەش و ئەش بینین کە لە ناو سلێمانیان ئێمە چیای گۆیژەمان هەیە کە وەکو ڕەمز ینی شاعیرەکانی ئێمە لە کۆنا بەختیار زێوەر و لەتیف هەڵمەت لە ئەمڕۆوە زۆر شاعیری دیکە شعریان بۆ چیای گۆیژە وتووە بەڵام ئەمڕۆ بەناوی فراوان بەناوی دروستکردنی یەکەی نیشتە جێبوونەوە بۆ خەڵکانێک کە گوایەمە پێویستیە دەست بە فراوانکردنی شار کراوە لە ڕاستیان فراوانکردنی شارە بەم شێوازی کە ئێستا هەیە دوورە لە هەموو بنەمایەکی ژینگەی و وەکو شێرپەنجەیەکی لێ هاتووە و ناکرێت کاتێک کە تۆ بۆ نمونە کاتی دەوامتە بە نمونە ناتوانانی بە ئاسانی هاتو چۆ بکە گەل لە کاتی ئاساییترا بۆ نمونە بە 20 خولەک بگەیتە شوێنی کارەکەت لە
لە ڕاستیان لە کاتی دەوام و لە کاتی کاتەکانی ترا تۆ ناتوانیت یعنی دوو ئەوەندە کاتت پێویستە یان سێ ئەوەندە کاتت پێویستە بۆ چکە تۆ ڕێگاوبانی گونجاوت نییە چکە تۆ ژمارەیەکی دانیشتوانی بێشمار خەڵکت لێرە نیشتەجێ کردووە نەهاتووی گرنگی بە گوندەکانت بدەی نەهاتووی گرنگی بە قەزا و بە ناحیەکانت بدەی نەهاتووی پرۆژەکان بخەیتەوە ناوچانیترەوە هەموو شتەکانت بۆ سنتەری شارە گەورەکانە و شارە گەورەکانت دوا لێ کردووە کە بەردەوام تۆ پێویستی بە کاربردنی زیاتر هەیە پێویستیت بە ئاو هەیە پێویستیت بە کارەبا هەیە پێویستیت بە جادە هەیە پێویستیت تەنانەت بە درەخت و بە ئۆکسجین و ئەوانەش هەیە بەڵام لێرە ئەوەی کە حسابی بۆ ناکرێت شاخە ئەوەی کە حسابی بۆ ناکرێت درەخت و دارستان و ئیکۆسیستەم و کەوان بە شاخێکی ڕوتەنی دانێن بەڵام لە ڕاستیە هەر لەناو ئەو شاخەی کە ئەوان بە ڕوتەنی دادەنێن ئێمە بەمانای ژیانی دادەنێنەوە کە گۆیژەیە لەوانە چەندین جۆر لە ڕووەک هەبووە و چەندین جۆر لە زیندەوەر هەیە کە لەوانە پۆلێن کراون تامان جۆری ئەو ڕووەکانە کە هەندێکیشان دەگمەن بوون و لە دوای ئەو لێکۆڵینانەوە زیاد کراون بۆ زانست کەمە لە ڕاستیە دۆزینەوەیکی نەوە دەگمەنە بۆ ئەوان کار ئەکەن لەسەرەوەی کە بە تەواوی ئەو شاخەیە تەخت بکرێت و لە ڕاستیا وەک ئاماژەشم پێکرد تەنها ئەو شاخانە نیە بەڵکو ناوچەکانی تریشە و دیارە تێگەیشتێکیش هەیە لەلایەن هەندێک خەڵکەوە بەبێ تێگەیشتنی فکری ژینگەی بەبێ تێگەیشتن لە کاروباری ژینگە پارێزی بەبێ تێگەیشتن لە حقیقەتی کاری بزوتنەوەی ژینگە پارێزی لە باشووری کوردستان کە چۆن کارەکەن کە ئایا ئەمە بەستەنها بۆ ئەم چالاگوانە ژینگەیانە یاخود ئەم ڕێکخراوە ژینگەیانە تەنها گۆیژە بە هەند وەرەگرن و ناوچەکانی دیکە شاخەکانی دیکە ئەو دەزرێژانی کە دەوڵەتی تورکیا و ئێرانی کاتە سەر خاکی کوردستان و باشووری کوردستان ئەمانە فرامۆشەکرێ لە ڕاستیە پێش هەموو شتێکمانەمە فرامۆژ نەکردو یەکەم ڕێکخراو بووین لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی تری ژینگەیە کە ئێمە دش بە دەزرێژی و پێشێلکاری ژینگەیەکان بڕینەوەی دارستانەکان چالاکیمان لە ساوڵەکەی شاری سلێمانی ئەنجامدا و دەنگی ناڕازایەتیمان لەوێ بەرز کردەوە و بەدەیان و سەدان خەڵک بەشداریان لە چالاکیەکە کرد و تەنانەت ئاسایش ڕێگریان لێ کردین بۆیە ڕووی چالاکیەکەمان بەرەو ئەم نەسوورەکە گۆڕی و بەردەوام بووین لە ئاراستەکردنی ئەو راپۆرتانە بۆ ڕێکخراوەکان پێشتریش ئاماژەم پێکرد و زۆر خەڵی دیکەش بەڵام خەڵێکی کە ئێمە بیرمان نەچێت لە تەواوی دنیاشا بەم جۆرەیە دوو بەرە هەیە لە دنیا لە ناو هەر چوارچێوەی هەر دەوڵەتێکە بەرەیەک هەیە دژە دەسەڵاتە و بەرەیەکیش هەیە سەر بە دەسەڵاتە تۆ لێرە کاتێک ئەم ڕەخنانە لە گۆیژە بە پارێزە ئەگریت ئایا تۆ لەبەرەی دەسەڵاتیت یاخود تۆ لەبەرەی گۆیژە بە پارێزە و شاخ و ژینگە و چیاکانی کوردستانیت ئەگەر لەم بەرەی ئەکرێکەم و کورتی هەبێ بۆیە و ئەشکرێ ڕەخنە بگرین و ئەشکرێ لەم چوارچێوەیەدا خۆمان ڕێک بخەین و خۆمان ئاراستە بکەین و خۆمان پەروەردە بکەین بۆ ئەوەی کە بتوانین باشترین کار بکەین بۆ پارێزگاریکردنیان بۆ ڕێگریکردن لەو دەزرێژانی کە هەیە بەس نەک بەو شێوازی کە ئەگەر تۆ داکۆکی لە فڵان چیای کوردستان ناکەیت ئەواقعی چیەکە با سەرۆکی فلان حزب دەیان شۆفڵ بنێرێتە ئەو شاخە و هەناوی ئەو شاخە بێنێتە دەرەوە لە ڕاستیە ئەمە تێنەگەیشتن لە فکر و بیر و باوەڕی ژینگە پارێزی و کاری ژینگەی و ئێمە بیرمان نەچێ ژینگە تا ئێستا نەبوو بە ڕۆژەف وەکو پرسێکی ڕۆژ تەماشا نەکراوە و تاوەکو ئێستا وەکو بیر و باوەڕ ژینگە وەرنەگیراوە ئەوەی کە هەیە لە ڕاستیە تەنها هەندێک چالاکین کە ئەنجامەدرێت لە هەندێک بۆنە و بۆ هەندێک ڕێکخراویش بە هەمان شێوەیە و ئەمەش بە هەمان شێوە ڕەنگدانەوەی لەسەر کار و خەباتی بزوتنەوەی ژینگە پارێزی لە باشووری کوردستان لە کاری پسپۆڕەکانی ژینگە چالاگوانەکان و ڕێکخراوەکانیشا دروست کردەوە ئێمە ڕەخنەی ئەم پرسەشەکەین بەڵام لە هەمان کاتە ئێمە دەبێت لەم دۆخە تێبگەین لەم حەقیقەتە تێبگەین و هەتاوەکو لەم حەقیقەتە تێنەگەین و لە توانا و قووەت و هێزی ڕێکخراوەکان و چالاگوانەکان و بزوتنەوەی ژینگە پارێزی تێنەگەین و نەزانین خەلل و کێشەکانیان لەکوایە لە ڕاستیە نابێت ئێمە ڕاستەوخۆ بین بەوەی کە بکەوینە ڕەخنەگرتن و بکەوینە ئەوەی کە لە سوۆسیال میدیا و نەک ئەسڵ ڕەخنەگرتن لە ڕاستیە لە دەرەوەی ڕەخنە لە دەرەوەی یعنی چێتە چوارچێوەی دژایەتیەوە بۆ چالاکیە چکە من وەک ئاماژەم پێکرد یانەوەی تۆ لە بەرەی دەسەڵاتی یانەوەی لە بەرەی خەڵکی ئەگەر لە بەرەی خەڵکی وەرە ئیزافەیە بکە بۆ کارانی کە کراوە ئەگەریش لە بەرەی خەڵک نیت ئەوە تەواوی ئەو قسانی تۆ چێتە خزمەتی دەسەڵاتەوە وەردەسەڵاتیش سوودی لێ بینێتەوە لەبەر ئەو بابەتەیە کە پێویستەکان ئێمە تێبگەین لەم کارانە ئەگەر تێنەگەینەوە خراپە کەواتە هەڵبەت کە بەڕێزت ئاماژەت پێکرد هێرشێکی زۆر لەسەر ژینگە هەیە بۆ پارێزگاریکردن لە ژینگە و بە تایبەت باس لە ژینگەی کوردستان بکەین پێویستە کە چۆن بزوتنەوەی ژینگەی بنیاد بنین ئەمە پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیە ینی کە مەڵێن بزوتنەوەی ژینگەی لە کێ پێک دێت لە ڕێکخراوەکان پێک دێت ڕێکخراوە ژینگەکان بۆ پسپۆڕەکان و چالاگوانەکان و خەڵکانی کە خۆیان بە خاوەن ینی دخۆیان بە دڵسۆزی ژینگە و خاوەندارەتی لە ژینگەکەن لەم خەڵکانە پێک دێت و لێرە ئەوەی کە گرنگترین خاڵێکەوەی بیکەن بزوتنەوەی ژینگە پارێزی نەک تەنها لەسەر ئاستی باشووری کوردستان لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان پێویستیان بە فکری ژینگە پارێزیە فکر و فەلسەفەی ژینگە پارێزی هەیە
و ئێمە ینی وەکو کورد ڕێبەر ئاپۆمان هەیە کە ئەتوانین ینی بەداخەوە خەڵک تاوەکو ئێستا وەکو سەرۆکی پارتێک ناسیوێتی بەڵام ئەو فەیلسوفی ژینگەیە و بیرمەندی ژینگەیە و دەکرێت بزوتنەوەی ژینگە پارێزی تێز و فکرەکانی ئەو بخوێنێتەوە ئەوە بتوانێت سوودی لێ ببینێت بۆ ئەو قەیرانەی کە ئەمڕۆ بزوتنەوە ژینگیەکان و ڕێکخراوە ژینگیەکانی تێکەوتووە وەکو دەرچەیەک بۆ دەربازبوون لەو دۆخە بیبینێتەوە کامێکێک لە خاڵ هەرە گرنگەکان و هەروەها مورای بوکچین وەکو فەیلسوفێک و ئەکرێت چەندین فەیلسوفی دیکەش هەبن کە من ئێستا ناوەکانیان بە تەواوی لە بیر نەبێ واتە ئەو فکر و فەلسەفە ژینگە پارێزی کە لە جیهانە هەیە ئەکرێت سوودی لێ ببینرێت بۆ دەربازبوون لەو قەیرانی کە هەیە کە تا ئێستا بزوتنەوەی ژینگە پارێزی نەیتوانیوە لەم لایەنەوە سوودی پێویستی لێ ببینێ بە تایبەت لە باشووری کوردستانە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان ولەوە گرنگترەوەیە کە ئەمەش هەر لە چارچەوەی بابەتی پەروەردە و خۆڕێخستن و خۆڕاستەکردنایە بۆ بزوتنەوەکە کە لە ڕاستیان لەم لایەنەوە ئێمە کەم تەرخەمی هەیە یاخود کاری پێویستی بۆ نەکراوە پێویستە کاری بۆ بکرێت و یەکێکی تر لە کارە هەرە گرنگەکان ڕۆڵی میدیاکانە میدیاکان ڕۆڵی گەورە ئەبینن و پێویستە ئەو ڕۆڵی خۆیان بخەنەگەڕ بۆ دروستکردنی بەرنامەی ژینگەی و پەروەردەکردنی ڕۆژنامەنووسی ژینگەی و هەواڵی ژینگەی و زۆر بابەتی دیکەی ژینگەی بۆ ئەوەی کە ئەم وشارێ بچێتە ناو هەموو خێزانەکانەوە ناو هەموو ماڵەکانەوە و لە هەمان کاتە ژینگە بێ بکرێ بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندناوی مەکاری بۆکەین و ئەوەی کە گرنگە ئیدارەدانی ژینگەی لە باشووری کوردستان و سیاسەتی ژینگەی لە ڕاستیان نییە نەک تەنها لە ینی ئەو دەسەڵاتە کوردی کە هەمانە بەڵکوم لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیشا بە هەمان شێوە ئیدارەدانە ینی دیبینین بۆ نەمەسەن لەو بودجەیە کە دانراوە بۆ هەموو کایە و سێکتەرەکان بۆ ژینگە ئەسڵەن کەمترین پارە دانراوە هاتوانین بڵێ هەریچی بۆ دانراوە لە ڕاستیە ئەمەش چی پیشانەیە بێباکی بەرامبەر بە ژینگە پیشانەدا لە کاتێک ئەمە بیرمان نەچێت کە عێراق لە بەردەم گۆڕانکاری گەورەی کەش و هەوایە و بەپێی ئەو راپۆرت و دەرەنجام بەپێی ئەو راپۆرت وەسەنگانانی کە کراوە عێراق تەنها وڵاتیشە کە بۆ خۆی هیچ شتێکی پێ ناکرێت واتە ئێمە لەگەڵەوەی کە لە بەرامبەر ئەم هەموو مەترسین لە بەرامبەر ئەو هەموو بردومان و هێرشەیەک لە دوایەکانی لە هەمان کاتیشە لە ناوخۆی خۆمانە ئیدارەدانمان خراپە و نەمانتوانێەوە کاری گەورە و جددی بۆ پرسی ژینگە بکەین بەگشتی ئەتوانم بڵێم ئەوانەی وەکرێ زۆر پرسی دیکەشە بێ بەڵام من هەرەوەندەم لە بیر بێ لە ئێستا خۆش بە زۆر سپاس بەڕێز سەرۆر قەرەداقی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان چالاکان ڕۆژنامەنووسی ژینگەی زۆر سپاس کامڕۆ لەگەڵمانە بووی گفتگویەکی ئەمە چەشن و هەمە ڕەنگ بوو زۆر سپاس بۆ هاتن سپاس بۆ ئێوە هەمیشە هەمانتون هەربژین زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون هەتاوەکو هەفتەی ئایندە و بەرنامەیەکی دیکەی ڕۆنیا شاد و کامەران بن.